سڵاوتان لێبێ وەک دەزانم پرۆگرامی کورسات مەگەزین کێکە لەو پرۆگرامانەی دەستگای میدیایی کورسات هەر بەرنامەیەکی هەبێ کورسات مەگەزین پشتی کامێرە باکسیجی بەرنامەکەتان بۆ دەخاتە ڕوو هەر میوانێک و هەر هونەرمەندێک لە هەر بەرنامەیەکی مانگی ڕەمەزانی پیرۆز بەشدار بن ئەوە کورسات مەگەزین بۆتان دەگوازێتەوە ئەمڕۆژ لە پرۆگرامی شەوانی ڕەمەزانین بزانین کە بەشداریەکەت. دعيني ميشو أردانا دانا خال دانا 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 خال دانا دانا سڵاو لەبێت پێمان بڵێ هەستی تۆ چییە کە بەشداری بەرنامەی شەوانی ڕەمەزانێ کردو؟ سڵاوتان لێبێ منەمەوێت سەرەتا دەستخۆشی کتابێت لە کورسات بکەم کە هەمیشە سەکۆیەک بۆ بەسەرکردنەوەی هونەرمەندی ڕەسەن و ئەو هونەرمەندانەی کە ئەسپی خۆیان تاوەدەن بۆ لە ڕێگەی هونەری ڕەسەنەوە بۆ پاراستنی نەتەوەکە و بۆ پاراستنی فەرهەنگی نەتەوەکە ئەوە خۆشحاڵم کە دیسان و هەلی ئەوم هەیە کە لە کۆشکە جوانەکەی هونەری کوردی خشتێکی تر هەڵچنمەوە هەستێکی خۆشە بوون. ماوەی چەندێک ئامادەکاریتان کرد بۆ بەرهەمانی کە پێشکەشێک؟ وڵا بە حکمیەوەی کە مرۆڤ ئەگەر باگراوندێکی مەعریفی مۆسیقی و هونەری هەبێ فرە عزیەتی گروپ و ئەوانە نادا ئێمە پێشتر لەگەڵ کاگرە باز و کاگڕاست و جەماعەتە بەیەکۆ کارمان کردو بەیەکۆ گروپ بووین بەیەکۆ شوێنان گەڕاوین بۆیە ئەمانگیکی وا لە بینمانە هەیە فرە زۆر عزیەتمانی نەدا. ئەمڕۆ لەگەڵ کاک هەردی عوسماعەلی بەرنامەکەتان بێگومان پێشکەش کرد پێمان بڵێ چه گۆرانیەکی هونەرمەندی خوا خۆش بوو عوسمان عەلی بەلای تۆ زۆر تایبەتە؟ وڵی هەموو گۆرانیەکانی بۆ من سێگە نەمتی مامۆستا عوسمان عەلی نەمتێکی زۆر تایبەتە من ینی بەغەدری ئەزانم کە من چەندێک لە ناو فەرهەنگ و گۆرانی کوردیدا کۆکەمەوە فۆرمەکانی منتیقخانجا ئاکەمەوە تەواوی ئەو گۆرانیانی مامۆستا عوسمان عەلی و توێتی فۆرمێکی تایبەت نەمتێکی تایبەت بەخۆی هەیە تەواوی گۆرانەکانی من چێژی لێبینم حەز ناکەم گۆرانێک بە تایبەت دیاری کەم غەدر لە گۆرانەکانی تری بکە یەک لە یەک جواترن بەرهەمەکانی ئەسڵەن بنەچەیەک یەکێکن لەو پایانەی کە ئەگەر مامۆستا عوسمان عەلی لەناو هونەری کوردیا دەرکەی بە تایبەتی لە هونەری ئەوەی کە با بڵین ئەو مۆدە سلێمانیە وەکو مۆت و فۆرم و سلێمانیە توان بڵێم شە لەوێ هونەری کوردی. ئێمە زانیاریمان هەیە کە تۆ زۆر بە تایبەتی گۆرانەکانی هونەرمەندی خوا لێ خۆش بوو حەمد جەزاڵیتەوە ئەمە تا چەند ڕاستەم زانیاریە؟ تەمان مامۆستا حەمد جەزا بۆ من جگەلەوەی کە هونەرمەندیە کە مامۆستایەکی گەورە و مامۆستا حەمد جەزا بە حکمیەوەی کە نزیکی گەرمیان بوو لەگەڵ مامۆستا حەسەن گەرمیانی و برادرانی گەرمیانە زۆر هەماهەنگی هەبووە و ئەویش یەکێکە لەو کەسانی کە لە سەبکی مقام و فۆرمە کوردیەکانە زۆر کاری کردووە بۆیە من حبێکی تایبەتم بۆ مامۆستا هەیە و خۆشەویستێکی زۆر تایبەت ڕوحی شاد بێت لە ساڵیادی کۆتاییەکەشیا کە بۆی کرا منیان بان کردەوە چەند بەرهەمێکی ئەوم خوێند. ئەتوانی کۆپلەیەکمان لە بەرهەمێکی مامۆستای خوا لێ خۆش بوو پێشکەش بکەیت؟ چاوەڕێی شنەی شەماڵی لای تۆم مەست و دێوانەی زەمانەی ئەمڕۆم مەست و دێوانەی زەمانەی ئەمڕۆم وەگوبای ئێواران مەست و ساراڕۆم وەگوبای ئێواران مەست و ساراڕۆم. تێکستەکەیم زۆر باش دەبینەوە بەڵام ئێمە ڕاستە خۆ پێمان هیچ ئامادەکاریەک نەبوو بێگومان بۆ ئەوە یەک کێشەم هەیە من لە شارە زۆر کێشەم هەیە لە بەرکردنا مەسەڵەن بۆ منە لە کاتێکا پێم بڵێ ئەو شعرە چی ئەو دقەی بۆ خۆی ناکەوێتە فکرمەوە کاتێک گۆرانێکاڵی گوێگر حەقیەوەی بۆ بکەیت وەگەر تێکستەکەش بیرچێتەوە چون فۆرمەکە لە کاتێککە حەقی فۆرمتدا حەقی ڕیتم مۆسیقاچی نەدەنگەکان بە باشیدا هەر بۆیە زۆربەی هونەرمەندەکانمان شعرەکان نووسن لە بەردەمی خۆمانەدایانین بۆی تاسی نەکاتە سەر فۆرمی شێوازە وتنەکانمانە. وەکو دوا پرسیار ئەمە بە دەرفەتە زانم وەکو بەرهەمی تایبەت بە خۆت چ بەرهەمێکت ئامادەیە و بەنیازی چکارە و پرۆژەیەکی نوێیت؟ وڵاهی پێم وابێ بەم دواییەش بەرهەمێکە بۆ ڕۆژئاوا بوو تایبەت بە ژن ژیان ئازادی پێشکەش کرد. هەڵبەتە هونەرمەند ئەبێت لە هەموو ئەو مەسافە ئەڵێن نوشوست و سەرکەوتن و زام و برینوانی کە نەتەوەکەی تووشیە بێ ئەبێ ئەرکی هونەرمەندێتی خۆی ڕاپەڕێنێ و کاتێک ڕۆژاوە بریندار بوو و منیش بە ئەرکی خۆم زانی کە بەرهەمێکی بۆ تۆمارکەم و کەزێم بۆ تۆمار کرد بەڵام پارساڵ لە فۆرمەکانی گەرمیانە شێوازی هوزامی سربەست هەیە هوزامی سربەستم تۆمار کرد مامۆستا عومەری چەلۆ خەریکی مۆسیقاکەیەتی و گۆرانەیەکی تر
لە لای مامۆسای خۆشەویست مامۆسان خەرداغی ئەوشم تۆمار کردو خەریکی مۆسیقاکەیەتی ئیتر لە شوێنانیش خەریکی تۆمار کردی من ئەم ئەخیرانم زیاتر خەریکی توێژینەوەم ڕاستی توێژینەوەی مقام و فۆرمە شێوازە خوێن بۆ دنیای دەرەوە نووسم ئەنی گەرەکمە مۆسیقای کوردی بگەێنمە جیهان ئەوە خەریکیەوەم بژی دەستخۆش پێت بڵێن حەمە گەرمیانیان محەممەد گەرمیانی کامیان بەدڵی تۆ زۆر زۆر سپاس کاک محەممەد خواستنامە دەنار بژین زۆر زۆر خۆشحاڵم چاوتەماش سپاس. سڵاو لەبێت لە ماوەی بەشداریکردن لە پرۆگرامی شانی ڕەمەزان چ هەستێکە بۆ تۆ شانە لێرە لەگەڵ چەندین هونەرمەند و پێشکەشکار هەردی عوسمان عەلیە چەندین بەرهەمی جوانی کوردیانە پێشکەشەکەن. سەرەتا سڵاو بۆ ئێوە ماندوو نەبن زۆر سپاس بۆ ستافە جوانەکەی کورسات هەموو شوێ لێرە ئامادەن بە شێوەیەکی ڕاست و خۆ بەرنامەکانە گوازنەوە بۆ بینەران ئێمە لێرە ڕۆژانە هەم تەمرینەکەین هەم بەرنامەش پێشکەشەکەین ئەزمونێکی زۆر زۆر خۆشە بۆ ئێمە بەڕاستی لەگەڵ کاکەردیە چکە کاکەردی یەکەم جارێتی وەکو پێشکەشکارێک کە دەرەکەوێت لە بەرنامە هەرچەنە خۆی مۆنتێرێکی هەر زۆر باش بۆ کاتی خۆی بەڵام هەستێکی زۆر زۆر خۆشە بۆ ئێمە چکە ئێمە ڕۆژانە هەر ڕۆژە و لەگەڵ گۆرانی بێژێک چەند مادەیەکی تازە چەند گۆرانێکی تازە ئامادە ئەکەن بۆ بینەران. کاگەیت سڵاو لەبێ پێمان بڵێ تۆ شانە لە بەرنامەی شانی ڕەمەزان بەشداریت پێمان بڵێ بە چ ئامێرێک بەشداری چه هەستێک هەیە کە وەکویەکێک لە میوزیسیانەکان کە تەمەنێکی هێشتا گەنجیشت هەیە بەشداری لەم بەرنامەیە. پێشەکی سپاسی کەناڵی کورسا دەگەین کە ئەم کەشەی دروست کردووە لەگەڵم هاوڕێ موزیسیانانەیە توانیمانە لێرە کاری مۆسیقا ئەنجام بدەین. من ژەنیاری ئەمێری پێرکەشنم ئالەتەکانم کە بەکارێنم بۆ ئێرە دەربووکە بەکارێنم زەڕبی دار زەڕبی کوردی دەبسنجام بانگۆس چایمز بەکارێنم وەکو ئیفێکت لێرە ئەتر شتەکانمەکە بەکاری لێ کاتە چەندین شتەکە بێ لە ماڵە ئەمێرانەش ژەنیاری ئەمێری سنتورم ژەنیاری ماشەڵڵا ئەمێری پیانۆ و سنتوریش ئاسپەکەم. خۆت لە واری میوزیکی خوێنیت یاخود هەروە خۆت فێر بوویت؟ لە 2002 دەستم کردو بە میوزیک 2019 چوومە پەیمانگەی هونەرە جوانەکان بەشی میوزیک 5 ساڵیەوەم تەواو کردووە ئێستا قۆناغی دوی زانکۆم لە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر. هەر بژی شەڵا ڕێگەت ڕووناکە بێت ئەڵێن لە سەرەتای پرۆگرامی شەوانی ڕەمەزان خواردنێ ناو بۆ ستافەکە جبس و ئەم شتانە کاگاوڕێوتی تەبعان پێم بڵێ ئێستا بۆ ئەوانە بڕێ بۆیان نایانی وڵای کاگاوڕێ ئیفلاسی پێکردوین تر هەموو شتم بۆیان هەنوتەوەتر لەمە دیارە ها دڵسۆزیت ئەڵای هەموو خۆشەمی وەکو براگەور و هەموو کەسی ئەزیزی منن کە شانە لێرە بەرنامەکە یادگاری خۆش لێرە ئەمێنێتەوە لەلای ئێوە لەگەڵ کورساتە ئەرۆڵای ئەمەنەمە یادگاری هەیە لەگە کەناڵی کورساتە چکە هەر لە تەمەنیش مناڵیوانە ینی لەم کەناڵەیە من ئیشم کردو و مۆسیقام ژەنیوە وەک مانگی تاوانە ئەسمەر 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 یارم جوان